ڕۆژانە سەرقاڵی پەرەپێدانی ئەو بەهرەیەیە کە لە دروستکردنی بزوێنەر و کاری میکانیکیدا هەیەتی. بڕیار گەنجێکی دانیشتووی کفریە بە کەرەستەی بەکارهاتوو فڕێدرا و ئامێری نوێ دروست دەکات. سەرەتای تاقیکردنەوەم ینی سەرکەوتونە بە مامکارێ کرد ینی بۆ دەبارە بیستبارەش دووبارەم کردووە سەرکەوتون، بەڵام لە کۆتاییدا لە خۆزیابێ سەرکەوتو بووم و سەرەتای درۆنەکە و کۆپتەرەکەیش سەرەتای تاقیکردنەوە بێ، ینی وتم بزانم سەرکەوەم بەسەر خۆمازاڵ بم، ینی سەرکەوتو بم لە فڕینەکەش. ئەوەی ئەو دروستی دەکات کارێکی سەرەتاییە، بەڵام بیرۆکەیەکی داهێنان لە پشتیوەیەتی. ماوەیەکی پێشکەوتوو لەبەردەستما بێتوانم شتی جوانتر و سەرنجڕاکێش دروستکەم، ینی وەکو شتە جیهانیەکان. درۆن و ئۆتۆمبیلی کۆنتڕۆڵ و کۆپتەری مناڵانی دروست کردووە. کارتۆن و پلاستیک و شێڵد و خەریتەی سپلێت کەرەستەی خاوی کارەکانێتی. توانامەیە ینی شتی زۆرتر دروستکەم، ینی ئەگەر سار بێت کۆپتەر بێ، ینی نەبوونی شت لە بەردەستمانی شتی مادیم نەبووە، غەرازم نەبووە بتوان دروستکەم. ئێستا ئەمانە هەمووی فەڕەدراوە، ینی هەمووی فەڕەدراوە، من توانیمە دروستیکەمەوە. ئەگەر هاوکاریم بگرێت ئەو فکرەمە نافەوتێت، ینی جێگەی شانازیە بۆ شارەکەم، بۆ خەڵکی کوردستانیش، ینی من ئەتوانم هەموو شتێ دروستکەم، ینی بەدڵی خۆم ئەگەر هاوکاریم بگرێت هاوکاری مادی. ئەم گەنجە 15 ساڵانە کە هێشتا پۆلی حەوتەمی بنەڕەتیە تواناکانی بەم ڕێگایە بەکاردەهێنێت. نمونەی هەزارانی ترە کە پاڵپشتێکیان هەبێت دەتوانن داهێنانی گەورە لەم کۆمەڵگایەدا بخۆڵخێنن. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.